ڕۆژێک لە پاڵ قایە و گەچە ڕزیوەکانەوە هونەر بەرجەستە دەکرێت. ڕۆژێکیش لە نێو شوێنەوارەکە منداڵان فێری یاریە کوردەوارەکان دەکرێن. کەم منداڵی ساڵانی زوو هەیە کۆلارەی هەڵنەفڕان دەبێ کەچی ئێستا لە پەنجەی دەستێ ناپەڕێ. ناو بەناوە منداڵان کۆ دەکاتەوە تا فێری کۆلارەیان بکا کە چۆن دروست دەکرێت. مامۆستا سەرکەوت و ئامانجی هەیە، لەلایەک دەیەوێت یاریە کۆنەکان زیندوو بکاتەوە و لەلایەکی دیکە شوێنەوارە وێرانبۆکەی شارەکەی پیشانی منداڵان بدات کە بۆ وای لێ هاتووە. بەداخەوە منداڵانەی ئێستا بەهۆی هاتنی تەکنەلۆژیا و خەریکی ئایپاد و یاریکردن بە موبایل تا ڕادەیەک یاریە کۆنەکانیان لەبیر چووەتەوە. من هەوڵمدایە لەگەڵ مناڵانە بۆ ئەوەی لە داهاتوودا و لە فێربن کە ئەو یاریە کۆنانە چۆن بووە منش لەگەڵیانە بەردەوام بووم و بە بیریان بێرمەوە کە سەردەمانی کۆن چۆن ئێمە باو باپیرانمان خەریکی یاری کوردەواری مناخ. گەرچی ناتوانن چەند سەد مەترێک کۆلارەکە بفڕێنن، بەڵام هەر دڵخۆشن. لانیا دووەم جارێتی یاری کۆلارە فڕاندن بکە. پێشووتر هەر نەیدەزانی چییە، بەڵام ئێستا مامۆستا سەرکەوت بە باشی فێری کردووە. ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بوو، هاتین تایارە قوشیمان هەڵفڕاند، تایارە قوشیمان دروست کرد و دەمانەوێت فێر بین، حەز دەکەین هەموو ڕۆژێ بین. تایارە قوشی یان کۆلارە یارێکی کۆنی کوردەواریە، بەڵام بەهۆی گۆڕانکاریەکانی سەردەمەوە خەریکە بە تەواوی لەناو دەچێت. مامۆستا سەرکەوت هەموو هەوڵێکی خستۆتە گەڕ بۆ ئەوەی نەریت و یاریە کۆنەکان لە نێو منداڵانی گەرمیان زیندوو بکاتەوە. دیار جەمال، کوردستان 24 گەرمیان.